مەترسیەوەی لەسەرەکە مناڵەکەمان تووشی نەخۆشی بێ چوە نەخۆشیش کە بڵا بێتەوەی تر بە عام هەموو مناڵەکان تووشە بن لە گوندی زەڕانی کۆنم ئەم شەقامە یاخود ئەم کۆڵانە یەکێکە لە کۆڵانەکانی گوندی زەڕانی کۆن کە لێرە ژیانکردن ململانەتی لەگەڵ پیسبوونی ژینگە ئەوەی کە لە دوامەوە دەبینرێت دیمەنی کۆڵانێکی ئەم گوندەیە کە تەواوی شەقامەکەیان بووە بە زەرکاوێکی پیس و مەترسی تەندروستی بۆ سەر هاوڵاتیان و منداڵانی ئەم گەڕەکە هەیە من ئەچمە لای هاوڵاتیش ئەم گەڕەکە کەرخۆیان قسەم بۆ بکەن مامە عەزەت نەبێت ئێرە پێم بڵێ گیر و گرفتان چییە بۆچی ئەم کۆڵانە بۆ بەزەرکەم سەرەتا بە خێراتنی جەنابتانەکەی 1964 کاتۆ دەگمان بگەێنێت بەڕاستی لێرانە تقریبا 45 ماڵەکە بین حاڵ و ژیانمان نییە بەڕاستی ببوونە ئەو ڕۆمانەیە نە ئاویشمانەیە ئیترەوە خۆتان بەچای خۆشتان نەبینن ناڵانە ناو زەرکا و ئنا یاری ئەکەن هەمویان تووشی نەخۆشی و حساسیت بوون بەڕاستی یعنی هیچ ژیانێکی تیان نی ڕاستی لێرانە وەزعمان زۆر خراپە و داواکەی لە شارەوانی و لە حکوومەت یەرمی کوردستان کە بتوانێت ئەو ڕۆمان بۆ دابین کات دێرانە و نەجاتمان بێت ئێمەش بەڕاستی ژیانکردن لەم بارودۆخەیە چۆنە تا چەند مەترسی لەسەر مناڵەکانتانەیە تووشی نەخۆشی بەنیام خۆتان لەگەڵ بۆنی پیسی ئەم زەرکاوە وەزعتان چۆن وەڵڵاهی بەڕاستی زۆر خراپە ئیتر خۆمە لە چاوی کامیرەوە دیارە بەڕاستی ئەو مناڵانەوەتانێت مناڵمان گشتی تووشی نەخۆشیە بێت تووشی حساسیت دەبێت هەمووی زێرا بوو چڵکا و گشتی پیسیە هیچ ژیانێکی تیان نیەت هەموو وەزعێکمان بەڕاستی زۆر خراپە لێرانە زۆر دەستوچاو خۆش بێت تۆ پێم بڵێ بەبهۆی ئەم زەرکاوە تووشی نەخۆشی بوون کۆڵایی کاگە بڕیارگیان وەزاکای دانیەوە کرمی هەڵهێنا ئاوەکەی چەند چاڵێکشما کردو بۆ ئاوەکان لەبەرەوەی کە ئاوەڕۆکە لێر شوێنێکا کۆبێت بەڵام بەکو بۆی باران و هینشەوە ئاوەکە بڵاوی کردووە بەم ناوە ینی هیچ شارسەرێکی نییە چەند گەڕەکەن چەند ماڵن ئێمە تقریبا 4 گەڕەکین تقریبا 50 ماڵێکە بین بەس ئەم مەجموعی ئێمە ئاوەڕۆی نییە داواکاریتان چییە؟ وڵای داواکاریمانوێت لە بەڕێز کاک سەلام پێوەها نامانەوە چونکە ئێمە وەزعەکەمان زۆر خراپە ینی ئاوەڕۆکەمان نییە مەترسیەوەی لەسەرەکە مناڵەکەمان تووشی نەخۆشی بێ چوە نەخۆشیش کە بڵا بێتەوەی تر بە عام هەموو مناڵەکان تووشە بن دەستوچاو خۆش ئەوەی کە گوێی بیستی بوون وتەی هاوڵاتیانی ئەم گەڕەکەیە یاخود ئەم گوندەیە لە نزیک زەڕایانی کۆن من بۆ زانیاری زیاتر و واگەاندنی دەنگی هاوڵاتیانی ئەم گەڕەکە پەیوەندیم کرد بە سەرۆکی شارەوانی زەڕایەن بورهان حەمە ڕەشید ئەو پێیوتم کە ئەو گەڕەکە لە ماستەرپلانی ناحی زەڕایانە نییە ئێمە وەکو شارەوانی ناتوانین هیچ ئیشێکیان بۆ بکەین پێویستە دانیشتوانی ئەم گوندە پەیوەندی بکەن بە بەڕێوەبەری ناحی زەڕایانە و لەوێ داواکانیان بەرز بکرێتەوە هەر سەبارەت بم بارودۆخە من پەیوەندیشم کرد بە بەڕێوەبەری ناحی زەڕایەن سەلام عومەر ئەو پێڕاگەیاندم کە بەڵێ ئاگادارین کە ئەم کۆڵانە ئەو کێشیان هەیە ئەم گەڕەکە بەڵام کێشێکی کارگەڕی دروست بوو ئەویش هاوڵاتیانی گوندەکە خۆیان نایانەوێ بچنە سەر گەڕەکێک بن لە ناحی زەڕایەن و ئەشیانەیە پرۆژیان بۆ بکرێت لە ئێستادا پرۆژەکان ڕاگیراون بەڵام ئێمە ئاگادارین پێشتریش داواکاریان کردووە بە ئێمە بە دوای داواکاریەکانە ئەچین و بۆ ئەوەی بە زووتری کات کێشەکان بۆ حەل بکرێت بەڵام ئەوەی کە ئێمە دەیزانین ئەگەر گوندەکان یەکێک بن یاخود گەڕێکێک بن لە ناحی زەڕایەن ئەکرێتە ماستەرپلانی شارەوانەکانە و ئەوان ئەتوانن بە جوانترین و بە باشترین شێوە لە پلانی ساڵانەدا کاریان بۆ بکرێت